قوتابیانی دەرچووی پۆلی دوانزەین و دەنگی خۆمان نەخەینە پاڵ دەنگی شارەکانی دیکە و ئەم بەیاننامەمان هەیە و من بۆ نمونە کە قوتابیم شەشەمی هەرێمم ناوم لە پزیشکیدانی دووە کاتوەتەوە کامان دەرەجەی من لە ئەسنانی سلێمانی وەرگیراوە. جا بەیاننامەکەشمان ئەم خاڵانە: یەکەم، زیادکردنی کورسیە و بەشانی کە خواستی زۆریان لەسرە بە شێوەیەک لە ساڵی پاریش زیاتر بن. دووەم، زیادکردنی کورسیە و بەشانی کەوا خواستی کەمیان لەسرە بۆ بارودۆخ و ژمارەی پارساڵ. سێم، کردنەوەی بە شێوارە داخراوەکانی سنووری پارێزگای سلێمانی. چوارەم، کردنەوەی بەشی پزیشکی گشتی پارێزگای هەڵەبجە. پێنجەم، کەمکردنەوەی کورسی پارالێڵ و هەروە نرخەکەشی. ئێمە وەکو خوێندکارانی دوانزەی ناڕازی پارێزگای هەڵەبجە و دەنگی خۆمان خستۆتە پاڵ دەنگی شارەکانی دیکەی هەرێمی کوردستان. وەکو خوێندکارانی دوانزەی ناڕازی داواکاریمان ئەوەیە کەوا زانکۆلایەنگ دووبارە کارا بکرێتەوە و سەرجەم گەڕانەی مافەکانی خوێندکاران، زیادکردنی کورسی خوێندکاران لە سەرجەم زانکۆ پەیمانگاکان، کردنەوەی بەشی ئێوارانی سلێمانی و دەوروبەری، چونکە ئەمە زەرمەندێکی گەورەیە بۆ سەرجەم خوێندکاران. من ئێستا وەکو خۆم لە بەشێک وەرگیراوم کەوا ساڵی پار بە 7 نمرە کەمتر وەرگیراوە. هیوادارم کەوا یعنی لایەن پەیوەنددار بێ بەدەم داخوازەکانمانەوە، چونکە یعنی خوێندکاران زەرێکی زۆریان لەم لایەنەوە کردووە. هیوادارم کەوا خوێندکارانیش بێنە سەر جادە و داوای مافەکانی خۆیان کەن. ئێمە هەتا وەکو دنگ بە دنگی مافەکانمانە گەڕێنەوە واز نایەنین خۆپیشاندان بەردەوامە لە سەرجەم شارەکانی کوردستان.